جمعەم کردوهاتوم یەک جوود نعلم فرۆشتۆ ئەوی 250 خێرەکە. ڕۆژی چەندە دەسەکەوێت لەمە چەندێ بۆ ئەمێنێتەوە؟ وەلاحیش لە بەیانی بەخوا لە جمعەم کردوهاتوم یەک جوود نعلم فرۆشتۆ ئەوی 250 خێرەکە. ئەرە بە چەند سەرخێزانن؟ چەند سەرخێزانن؟ دوو کەسی. دوو کەسن. خانی خۆتە؟ بەخوا 6 مەتر خانومان هەیەوتە. دخوا نەی بڕێ گرنگ ئەوەیە کرێچینە. ئەرە بەخوا کرێشینین و معاششمان نییە هیچ یەک فدر. من داوای ئامۆژگاریە لە تۆ ئەەکەم. ئامۆژگاری و چییە بۆ کەسێکی وەکو من؟ یەک ئامۆژگاری و چییە بۆ گەنجان کە شکور و سابیر بن؟ گەنجانی هەمووی فەوتا بە جارێکوا نەئیش هەیە نەکار هەیە هەمووی سەری لوتی خۆی ڕەش کرد و ڕۆی بەرەو ئەوروپا و فەوتا و نیوەی ماسی خواردی وتر ئەڵێ